بایەخدانی زیاتر بە پێشخستنی کەرتی کشت و کاڵ و بەدیهێنانی ئاسایشی خۆراک و پاراستنی بەرهەمی ناوخۆیی و گەیشتن بە ئاستی خۆبژێوی هەروەها کە یەکێک لە بنەما سەرەکیەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیدانە بە کشت و کاڵ ئەمەش بە هەماهەنگی و بایەخدانی زیاتر بە ئەندازیارانی کشت و کاڵی فراهم دەبێت کە بناغەی پتەوی پێشکەوتنی کەرتی کشت و کاڵین لە کوردستان و داینەمەوەی بەردەوامی کار و چاڵاکی ئەکادیمی شانبەشانی جوتیاران بۆ بەرهەمێنانی خۆراک و مادەی خاو پێداویستەکانی کەرتی کشت و کاڵ بەڵام بەداخەوە وەک پێویست گرنگی بەم توێژە ماندوو نەناسە نەدراوە و ئاسانکاری پێویست ئەنجام نەدراوە بۆ ئەوەی ڕۆڵی کاریگەری خۆیان ببینن. یەکێک لە مافە سەرەتاییەکانی ناساندنی پیشەی ئەندازیاری کشت و کاڵی وەک یاسا و مافی ڕەوای خۆی لە چەسپاندنی مافی دەرماڵەی پیشەیەوە ئەم مافیان پێدەدرێت. بەڵام لە هەرێمی کوردستان ئەندازیارانی کشت و کاڵی لەم مافەداراییە بێبەشن و دوای بەرزکردنەوەی چەندینی یاداشت و داواکاری لە کابینەکانی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی دەرماڵەی پیشەیی کەچی تا ئێستا جێبەجێ نەکراوە بە تایبەتی جێگای دەستخۆشیە دوای دەرچوونی یاسای سەرپەرشتیار پرۆژە کشتتوکاڵەکان لە کەرتی تایبەت کە دەرفەتێکی باش دەرەخسێنێت لە هەڵی کار بۆ دەرچوانی کشت و کاڵ بە هەوڵی زۆری وەزارەتی کشت و کاڵ و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و بە هەماهەنگی سەندیکاکانی ئەندازیاری کشت و کاڵی کوردستان دەرچوونی ڕێنمایی تایبەت بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە لە بەرژەوەندی دەرچوانی کشت و کاڵ بێت کە دانەمەزراون لە کەرتی حکومی. هیوادارین هەنگاوەکان بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکان خێراتر بێت و لەبەر بێبەشبوونی ئەندازیارانی دامەزراو لە سەرپەرشتیکردنی پرۆژەکان بە پێویستی دەزانین دەرماڵەی پیشەییان بۆ خەرج بکرێت بە تایبەت پاش باشتربوونی بارودۆخی داهات و دارایی حکوومەتی هەرێم لەم قۆناغەدا بە پێویستی دەزانین داواکەمان جێبەجێ بکرێت بە تایبەتی کە ئەندازیارانی کشت و کاڵی لە دامەزراوەکانی حکوومەت ژمارەیان ناگاتە 2000 ئەندازیار. سەرەڕای هەوڵی زۆرمان بۆ چاوپێکەوتن لەگە بەرپرسان و لایانی پەیوەندیدار لە ئەنجومەنی وەزیران بەڵام وەک پێویست بەتەنگ داواکاریەکانمان نەهاتوون. داواکارین هاوشێوەی ئەندازیارانی بوارە زانستیەکانی تر ئەم مافە بدرێت بە ئەندازیارانی کشت و کاڵی کوردستان.